يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، خۆشی ژیان بۆ هەر مرۆڤێک بە نێر و مێوە بریتیە لە بوونی هاوسەرێکی گونجاو و باش لە ژیانتدا. ئینسان لە بەهەشتیشە بێ هاوسەر نابێ. یەکێ لەو حکمەتانەی کەوا مرۆڤ لە بەهەشتا بێ هاوسەر نییە ئەوەیە ئەگەر ئینسان لە هەر خۆشیەکی ژیانە بێ بەبێ بوونی هاوسەرێکی پڕ لە خۆشەویستی و گونجاو بەیەکەوە ژیانی خۆش نابێ. پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 35 دا دەفەرمێ: یا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە، ئەی ئادەم تۆ لەگەڵ هاوسەرەکەتدا نیشتەجێی بەهەشت بن. ئەم ئاەتە پێمان دەڵێ هەر شوێنێک، هەر جێگایەک، هەر ماڵێک، هەر گەڕەکێک، هەر وڵاتێک، تۆ ئەنتە وەزەوجوکە، تۆ لەگەڵ هاوسەرەکەتا بەیەکەوە بوون بە تەبایی و بە خۆشەویستی، ئەو جێگایە ئەو ماڵە ئەبێتە بەهەشت بۆ تۆ و دەبێتە بەهەشت بۆ هاوسەری ژیانت. بەڵام هەر جێگایەک، هەر ماڵێکت هەبێ، هەر ڤێلایەکت هەبێ، هەر باخ و باخچەیەکت هەبێ، هەر پێگە و پۆستێکت هەبێ، هەر دەوڵەمەندیەکت هەبێ، ئەگەر هاوسەرت نەبێ، ئەگەر هاوسەرت نەبێ بە دڵنیاییەوە هەست بە قەلەقی و نائارامی دەکەی. بۆ پیاو یان بۆ ژن با شەهادەی باڵا بێ، با پێگەی لە حکومەت و حیزبا بەهێز و بەرز بێ، با ماڵەکەی کۆشکێکی گەورە بێ و خزمەتکاری هەبێ، بەمەرجێک هاوسەری ژیانی لەگەڵ نەبێ، دڵنیا بن بەردەوام لە قەلەقی و ڕاڕایی و دڵەڕاوکێدا دەژی. یان کەسێک چەندە ماڵ و حاڵ و پێگەی بەرز و خۆش و ڕازاوە بێ، لە هیچی کەم نەبێ، هاوسەریشی هەبێ، بەڵام هاوسەرەکەی هاوشەڕ بێ، لەبەر ئەوەی ڕێز و خۆشەویستی لە نێوانیاندا نەماوە. چونکە هاوسەر لەگەڵ هاوشەڕە تەنها بەم دووشتە جیا دەکرێنەوە. هاوسەر لەگەڵ هاوسەرەکەیدا نێوانیان پڕە لە خۆشەویستی و ڕێز و حرمەت. ئەگەر ئەم ڕێز و حرمەت و خۆشەویستیە لێلا برد، یەکسەر دەبێتە هاوشەڕ. جا پەنا بەخوا لە هەر شوێنێکی دنیادابی، هەرچەند ماڵەکەت خۆش بێ، گیرفانت گەرم بێ، ڕێز و حرمەت و پلە و پایل لە دەرەوەی ماڵ بەرز بێ، خاوەنی کۆمپانیابی، خاوەنی شەریکات بی، بەمەرجێک ئەوەی کە لەگەڵ تایە هاوسەر نەبێ و هاوشەڕ بێ، دڵنیا بە تۆ لە جەهەنەما دەبی، خوا پەناماندا. دوو بنچینە گرنگەکەی ژیانی هاوسەری ئەم دوانن. یەکەمیان خۆشەویستی. مرۆڤ ضرورە ئەو کەسەی کە دەبێتە هاوسەری خۆشەویستی بێ. بەڵام بەڕێزان، خۆشەویستی دەستت دەگرێت تا دەتگەێنێتە ناوماڵ. بۆ کوڕ و بۆ کچ کە بە خۆشەویستی بەیەک دەگەن، ئەم خۆشەویستیە تا دێ ناو ماڵ و حاڵەکەی خۆتەوە دەوریایە. پاشان دوای ژیانی هاوسەری پێویستە ئاگال لە ڕێز بێ. ئەمجا کەندولەندی ژیان دەست پێ دەکا، ئەمجا کۆچ و سەفەر دەست پێ دەکا، ئەمجا گرفتەکانی دوای هاوسەری دەست پێ دەکا. ئەوەی کە دەمێنێتەوە ژیان بەس بە خۆشەویستی بەڕێ ناچێ. پێویستە ڕێز و حرمەت هەبێ لە نێوانی ژن و مێردا. پێویستە خۆجێلکردن هەبێ بەرامبەر بە هەندێک هەڵوێست و قسەی هاوسەرەکەت کە ئینسان هەندێک جار خۆی لە جێلی بدا، خۆی لە جێلی بدا و خۆوە نیشاندا کە هەر گوێی لێ نییە، لەبیر خۆی بەرێتەوە. چونکە بە دڵنیاییەوە هاوسەری بەرامبەرت دوای چەند خولەکێک، دوای چەند سەعاتێک پەشیمانە. سێمیان چەلەحانێ نەکردن بەیەکەوە. بەردەوام ژن و مێردێک ئەگەر بیانەوێ ژیانیان بەردەوام بێ، ئەبێ خۆپارێزن لە دەمەبۆڵی بەردەوام. ئەی پیاو، ئاگاد لەم شتانەی ژنەکەت بێ. هاوسەری ژیانت پیاوی بەڕێز و موسڵمان و ئەهلی مزگەوت، تۆی بینەر و بیسەری ئەم وتارە، بەڕێزت ئاگادار بە هاوسەرەکەت ئەم شتانەی لە تۆ دەوێ.
زۆربەی کات کە کێشە زۆرە ئەمڕۆ لە ناو ژن و مێردەکاندا نەمانی هەندێک لەم شتانەیە. یەکەمیان لەگەڵ هاوسەری ژیانت دای پیاوی بەڕێز ڕۆمانسی بە کردار. بۆ نمونە کارێکی زۆر ئاسانە، کاتە ئۆتۆمبیلەکەت ئەچی بۆ سەفەرێک، بۆ شوێنێک، بۆ سەیرانێک، بۆ سەردانێک، تۆ قاپی ئۆتۆمبیلەکە بۆ خێزانت بکەوە کە خانم سەرکەوت قاپەکەی بۆ پێ بدەوە، قاپەکەی بۆ پێوەدەوە وەکو شاژنێک ڕەفتاری لەگەڵا بکە. ئەمە ڕۆمانسی بوونێکی کرداریە. ئەمەش کوێ فێرمان دەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. صحابی پایەبەرز ئەنەس کە بەردەوام لە خزمەت پێغەمبەرا بۆ صلی الله عليه وسلم، ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئەنەسیش بێ، دەفەرمێ رأيت رسول الله صلى الله عليه وسلم يجلس عند بعيره فيضع ركبته فتضع صفية رجلها على ركبتيه حتى تركب. بینیم بە چاوەکانی خۆم، یعنی ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، بینیم بە چاوەکانی خۆم کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەژنۆی مبارەکی دانایە سەر زەویەکە لە لای حوشترەکەیەوە. حوشترەکەی واتە ئۆتۆمبیلەکەی ئەمڕۆ. لەو کاتەدا کە ئەژنۆی لەسەر زەویەکە بوو، خاتو سەفیەی خێزانی دایە سەفیە هات قاچی خستە سەر ئەژنۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەریش ئەژنۆی بەرز کردەوە تا بە ئاسانی سواری پشتی وشترەکەی بوو. بەڕێزان ئەمە زۆر مانایەکی گەورەیە. ئەمە ئەو پەڕی ڕێز و حرمەتی دایە سەفیەیە کە سەحابەکانەمان بینیوە و ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمان دەگێڕێتەوە. ئەمە ئەو پەڕی ڕۆمانسی بوونە، ئەمە ئەو پەڕی ڕێزگرتنە لە هاوسەری ژیان. ژن زۆر بەمە دڵی خۆش دەبێت. دووەمیان بە دڵی ئەو شت بکڕە. جابری کوڕی عەبدوڵڵاه دەفەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم رجلا سهلا إذا هويت الشيء تابعها عليه. لصحيح مسلم فرمودك هاتوا. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێکی ئاسانکار بوو، بەردەوام ئیشی ئاسان بوو. یەکێک لەو شتانەی کە لە ناو ماڵ و منداڵی خۆیدا زۆر کارەکانی بە ئاسانی دەکرد و قورسی نەدەکرد، تەماشای دەکرد خاتو عائیشە حەزی لە شتێک بوویایە پێغەمبەر صلی الله عليه وسلم بێدڵی نەدەکرد و بە ئارەزووی ئەو ڕەفتاری دەکرد. تۆی بەڕێزیش کاتێک کە هاوسەرت دەیەوێت سەردانی ماڵی باوکی بکە، سەردانی ماڵی براو خوشکی بکە، سەردانی دەستە خوشکێکی دێرینی بکە، ڕێگەی لێ مەگرە، بەڵکو لەگەڵ یا بچۆ، بەڵکو ڕوون لەگەڵ یا خۆش بێت، دەستخۆشی ئەم هەنگاوەی لێ بکە، پاداشتی خوای بەبیر بخەوە کە لە سەردان و سیلەی ڕەحمەت چ پاداشتێک هەیە. تۆش بە شوێنی بکەوە، مەڵێ هەموو ڕۆژ سەردانی دایکت، ماڵی باوکت، بەڵێ ڕێنمایی پێویستە هەموو ڕۆژێ نەبێ بۆی قەدر و حرمەت هێشتا بمێنێ. بەڵام ئەگەر لە کاتی گونجاوا بوو هاوکاری بە، دەستخۆشی بکە، دوعای خێری بۆ بکە، لەگەڵ یا بڕۆ. هەروەها ئەگەر هات و هاوسەری ژیانت حەزی لە شتێک بوو بە شەرتێک معقول بێ، نەک وەکو ژنی ئەم سەردەما وتارەکە مانای ئەوە نییە ژن بڵێ وەڵا سلیکۆن لە لێوی خۆم دەکەم پیاوەکە بڵێ مادام حەزی لێیەتی منی شوێنت دەکەوم. ئەمە معقول نییە. ئەمە معقول نییە لوتی خۆت مەقەستی لێ دەی و گوێی خۆت مەقەستی لێ دەی و برۆی خۆت هەڵکەنی و هەرچی کە مرۆڤ بوونە لە خۆتی داڕنی چاو لێکەری مۆدیل بی. ئەمە معقول نییە. لە شتێکە کە شەرع پەسندە و ئەخلاق پەسندە، ژنەکەش مافی شەرعی خۆیەتی داوای بکە، تۆ بێدڵی مەکە. دومیان کاتێک کە هەد بوو حەزی لە کەلوپەلێکی ناوماڵە، حەزی لە گۆڕینی جلو بەرگێکە، ئەگەر هەد بوو لە تواناتدا هەبوو، بەڵام خۆت قەرزار مەکە، بە قسەی مەکە مەچۆ ژێرباری قستەوە. ئێمە ئاگامان لێبێ کە دەڵێن بێدڵی هاوسەرت مەکە، تکایە برایانی بەڕێزم، چونکە لە دواترە ژنەکەت لەوە ئەچێت لەسەر ئەم کارە لێک زیاد ببێەوە خوا نەخواستە. قەت پەنا بۆ قەرز مەبە. هاوسەرەکەت ئەمڕۆ حەزی لە شتێکە بڵێ ئەچم قەرز دەکەم، لە دواییدا کەم وچەم وەرگرت کە ئیشەکەم کرد کە پارەکەم وەرگرت. ئەم وڵاتە هیچ ئەمانێکی اقتصادی تێدا نییە. بۆیە ئەمڕۆ کە پارەکەت بەدەستەوە نییە سەبر بگرە، کۆی بکەوە، قەت تووشی قەرز مەبە. چونکە بۆشی بکڕی بەیانی دڵتان بەیەکەوە خۆش نابێت، تۆ لە ژێرباری قەرزای. دووەمیان قەت شت بۆ هاوسەرت مەکڕە بە قیست. وڵا بە قیست دەیهێنم ئەم قەنەفەیە، ئەم کەوانتەرە، ئەم فڵانشتە کە بەداخەوە ئەمڕۆ کۆمپانیایانێکی فێڵباز بە ناوی قیستەوە ماڵی خەڵکیان وێران کرد. بابە مەسەلەمان حەڵاڵ و حەرامی نییە. قیست کەوتە هەر ماڵێکەوە ئەو ماڵە فێری هەڵتەکاندن دەبێ. دواتر ئەم ژنومێردە بەیەکەوە خۆشحاڵ نابن. ئەگەر هەد بوو تووشی قەرز و قیز نەدەبووی،
مافی هاوسەری شت ڕاگرە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێدڵی مەکە و بۆی بکڕە و پێشکەشی کە بەم شێوەیە گرنگی پێدانە دڵی هاوسەرەکەت خۆش دەبێت. سێمیان گوێی بۆ بگرە، دڵی بدەوە لە کاتە ناڕەحەتەکاندا. ئافرەتیش وەک تۆ ئینسانە، بە قسەیەک دڵی خۆش دەبێ، بە قسەیەک دڵی تەنگ دەبێ. کاتێک کە خاتوو سەفیەی هاوسەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دڵی پڕ و چاوی پڕ لە فرمێسکەوە هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوای هاوسەری خۆشەویستم، حەفسە کە ئەویش هاوسەرتە و هەوێی منە، حەفسەی ئیمامی عومەر هاوسەرێکی تری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، دڵی ناڕەحەت کردوم، بەڕاستی دڵی تەزاندم و دڵی ڕەنجاندم. فەرمووی چی پێوتی؟ خاتوو سەفیە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیوتم تۆ باوکت جوولەکەیە، تۆ بنە جووی. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هیچ مەشڵەژێ وڵامی بدەوە بڵێ ڕاستە من باوکم پێغەمبەری خوایە، جا مەبەستی ئیسحاقە یان هاڕونە، بڵێ من مامیشم پێغەمبەرە، مەبەست ئیسماعیلە یان موسایە سەلامی خوا لە هەمویان بێ، بڵێ من باوکم پێغەمبەرە کە ئیسحاقە یان هاڕونە و مامیشم پێغەمبەرە کە ئیسماعیلە یان موسایە و مێردەکەشم کە محەممەد ڕسول الله صلی الله عليه وسلم پێغەمبەری خوایە. بەڵام ئەی حەفسە تۆ تەنها مێردەکەت پێغەمبەری خوایە، نەباوکت پێغەمبەرە نەمامت پێغەمبەرە. ئەمجا پاشان بانگی حەفسەی کرد و فەرمووی حەفسە لە خوا بترسە، جارێکە کە دڵی سەفیە ئازار مەدە و دڵی مەشکێنە. بەڵێ لە ناو دڵی هەر ژنێکدا بەڕێزان منداڵێکی ساوا هەیە، چۆن منداڵ پێویستی بە لایلایە و ڕاژاندن هەیە هەتا ئارام دەگرێ و دەخەوێ، لە ناو دڵی هەر ژنێکیشە کە مێردی هەیە ئاوا ئەبێ مێردەکەی ئاگاداری بێ، دڵی ڕابژەنێ، ئارامی بکاتەوە و بیخاتە خەو. ناوچاوانی ژنەکەت ماچکە، سەری ماچکە، بڵێ خۆشم دەوێی، پێی بڵێ ئازیزی دڵم. ئەم دڵدانەوەیە بۆ ئافرەت زۆر گرنگە. لە سەفەرێکە وشترەکەی خاتوو سەفیە نەدەڕۆیشت و مانی گرت لە ڕۆیشتن. خاتوو سەفیە دەستی کرد بە گریان چەکێکە بۆ ژنانێکی دڵناسک. ئافرەتان ناسکن، شعوریان ناسکە، هەستیان ناسکە، فرمێسکیش عیبە نییە. بە قسەی نابەجێ، بە کوفرکردن دوول لەو خێزانانی پێغەمبەر و دایکانی ئیماندار سەلامی خۆیان لەسەر بێ، بە بۆڵە بۆڵ بەسەر خەڵکە ئافرەتی ژیر دەری نابڕێ. سۆزی ناو دڵی ناڕەحەتیەکانی لە ڕێی فرمێسکی چاوەوە دەردەبڕێ. خاتوو سەفیە دەستی کرد بە گریان، هەواڵەکەیان گەیاندەوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا خێرا خۆی گەیاندە خاتوو سەفیە، خۆی گەیاندێ و بە دەستی پیرۆز و مبارەک و پڕبەرەکەتی فرمێسکەکانی چاوی خاتوو سەفیەی سڕی. ئەمجا فەرمووی ئارام بگرە، ئێستا وشترەکەت ماندووە، ئەگەر چاک نەبوو وشترێکی باشترت بۆ دێنین، هیچ ناڕەحەت مەبە، بە دەستە پیرۆزەکانی پڕبەرەکەت و مبارەکەکانی فرمێسکی سەرگۆنای سڕی. ژن ئەوەندەی کە دەیەوێ کاتێک کە ناخی هەڵدەڕێژێ مێردەکەی گوێی لێ بگرێ و بزانێ کەسێ هەیە پاڵپشت و خەمخۆریەتی، بڕواتان هەبێ بەڕێزان نیو ئەوەندە مەبەستی نییە کێشەکەی بۆ چارەسەر بکرێ. زۆر جار ژن گلەیی دەکا لە ماڵەکەی، ئەڵێ ماڵەکەم بچووکە، خانۆکەم کۆنا، بژێویمان وەکو پێویست نییە، کەلوپەلی ماڵەکەم کۆنا. ئەوەندەی کە دەیەوێ ناخی هەڵڕێژێ و ببینێک پیاوەکەی خەمخۆریەتی و دڵدەرەوەیەتی و بڵێ بە ئیزنی خوای گەورە ڕۆژێ ئەوەندەمان دەبێ بە دڵی تۆ خانوو دەکەین، کەلوپەل دەکڕین، ئۆتۆمبیلی باشمان دەبێ، بە دڵی خۆت دەچێ بازاڕ و گیرفانت پڕ دەبێ. ئەم کۆمەڵە قسەیە، ئەم خەم خواردن و دڵخۆشی مێردەی زۆر بەلاوە گرنگترە، زۆر بەلایەوە گرنگترە لە بەجێهێنانی ئامانجەکانی و داواکاریەکانی. بۆیە پیاوی ژیری وەکو جەنابتان گرنگی بە داواکاری هاوسەرەکەی دەدا و دڵی دەداتەوە و لە ناخەوە گوێی بۆ دەگرێ و فرمێسکەکانی دەستڕێ. چوارەمیان مراعاتی ژینگەی ماڵی باوکی هاوسەرەکەت بکە. ئەبێ کەسێکەوە هاوسەر دەگوازێتەوە، ئەمە بۆ کوڕ و گەنجە لاوەکانمان بۆ ئێوەی بەڕێز، کاتێک کە هاوسەرت گواستەوە سەیری ژینگەی ماڵی باوکی بکە. کچی وا هەیە تاقە کچ بووە لە ماڵی باوکیدا، تاقانەی باوک و دایکی بووە، تاقانەی چەند برا بووە، تاکە کچە لە ماڵەوە، نازی زۆر گیراوە،
فەرقی هەیە لەگەڵ ماڵێک کە 5 خوشکن بەیەکەوە 4 خوشکن بەیەکەوە ئەم تاقە کچێک بۆ لە ماڵەوە بە باوک و دایک و هەموو براکان نازیان هەڵگرتووە پیاوی بەڕێز کە مافرەتەی درایە ئەبێ زۆر وریای نازی دڵی بێ چونکە لە ماڵی باوکیدا بە ناز بەخێو کراوە ئەبێ تەماشاکەی لە ماڵی باوکیدا دەوڵەمەند بووە دەستی بۆ هەرچی بردووە لەبەر دەستیا بووە ئەگەر پێت بەخێو ناکرێ هەرمەچۆ خوازبێنی کە هێنات ئەبێ سەیری کەی لە چ ژینگەیەکەوە هاتووە ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێرمان دەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ هەر یەکێک لە هاوسەرە بەڕێزەکانی کە خزمی خۆی بوون و خەڵکی مەککە بوون هەمویان هەر یەکیان لەسەر مزگەوتەکە ژوورێکی بۆ کردبوون یعنی بە چوادەوری مزگەوتە هەر یەکێک لە هاوسەرەکانی ماڵێکی خۆی هەبوو ژوورێکی تایبەتی خۆی هەبوو بەڵام یەک هاوسەری تایبەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ماڵی دەرگاکەی لەسەر مزگەوت نەبوو ئەزانن لەکوێ بوو لە ناو باخە خورماکان و ڕەز و ترێیەکانی مەدینە بوو ئەویش خاتوماریەی میسری بوو کاتێکە خاتوماریەی هێنا لە میسرەوە هاتبوو بەڕێزان ژینگەی میسر لەگەڵ ژینگەی مەککە و مەدینە زۆری فەرقا ئەم کچی وڵاتی نیل بوو ئەم لە ناو باخ و سەوزایی و ڕەز و باخا پەروەردەبوو بوو سەیری ئەم زەوقەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بیهێنە لە ژوورێکی بچووکە لەسەر مزگەوت دەرگای بۆ بکاتەوە خاتو سەفیە دڵتەنگ دەبێ ئەومان نایوانێ دڵی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەعوذ بالله خۆش نییە لەگەڵ مێردەکەی گونجاو نییە نە لەگەڵ ژینگەکە ڕانەهاتووە ئەو لە وڵاتی میسر و ئاوی نیل و باخ و باخاتی میسرەوە هاتووە پێویستە لە شوێنێک نیشتە جێ بکرێت کە ژینگەکەی وەکو خۆیەتی بۆیە نەهە لە چوادەوری مزگەوتا وەکو خێزانەکانی تر ژوورێکی بۆ بکە ئەوان لەگەڵ ژینگەی پێشوڕا هاتەبوون هیچ مشکلیان نەبوو لە ناو باخە خورماکان و لە ناو ڕەز و ترێ و بێستانەکانی شاری مەدینەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێنێک و ماڵێکی بۆ خاتوماریەی خەڵکی میسردانا کە هاوسەری بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی ژنی بەڕێز تۆش ئاگاد لەم دوو شتەی مێردەکەت بێ ژنی باش ژنی ژیر و عاقڵ دوای ئەوەی بە خۆشەویستی بە مێردەکەی دەگا دوای هەموو شتەکان ئاگادار بە دوای منداڵبوون دوای تێپەڕینی زەمنێک لە هاوسەرگیری پیا و چاوی لەسەر ئەم دوو شتەی هاوسەرەکەیەتی سبحان الله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو ئەوەی لە مجلدات کتێب و بەدەیەها کتێب دەخوێنێەوە لەسەر ژیانی هاوسەری یەک دیێڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم کافیە و شافیە جامعە و مانعە هەمووت پێ دەڵێ ئەفرەتی موسڵمان بەس ئەگەر لەم دوو خاڵە بێ واللهی مێردەکەت لەسەر سرت دادەنێ وەکو بیلبیلەی چاوی دەتپارێزێ و چاوی ناچێتە سەر ئافرەتێکی تر دڵنیابە ئەویش ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمودەکە لە صحیحی بوخاریدا هاتووە ژمارەی فەرمودەکە لە صحیحی بوخاریدا 5082 پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خەیر نساء رەکیبن الئیبل صالح نساء قڕیش باشترین ئافرەتانێکن کەوا لە ناو قڕیشان مەدحی ئافرەتانی قڕیشی دەکا ئافرەتانی قڕیشی هی ئەوە نەبوو لەبەر جوانیەکەیان خۆ جوان بوون بەڵام مەبەستی جوانی نییە لێرەدا بەخوا جوانی هەر بۆ سەرەتای هاوسەرگیریە دوای وردە تێدەپەڕێ مەبەستی بڕوانامەی باڵایان نەبوو زۆر خوێندەوارن و بڕوانامەیان باڵایە مەبەستی ئەوە نەبوو کار زۆر دەکەن و موچیان لە دەرەوەی ماڵ هەیە و فەرمانگەیان هەیە و بڕوانامەی خۆیان هەیە و کاری سەر بەخۆی خۆیان هەیە و داهاتی خۆیان هەیە و ماڵی باوکیان دەوڵەمەند بۆ میراتی زۆری بۆ مێردهێناوە نا ئەمانە نین خواگەر ئەمانە هەون باشن بەڵام ئەوەی بۆ مێرد دەمێنێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەدحی ستایشی ئافرەتانی قڕیشی پێکرد خاڵی یەکەم ئەحناه على ولد في صغره فەرمووی بەڕاستی ئافرەتانی قڕیشی کە شایەنی ئەوەن پیا و هاوسەرگیریان لەگەڵا بکە باشترین ئافرەتن خاڵی یەکەم و مەرجی یەکەمیان ئەوەیە زۆر بە سۆز و میهرەبانن لەگەڵ منداڵی بچووکدا پیا و کاتێک کە کۆمەڵە منداڵی پەیدا بوو سەیری خێزانی دەکا بەخوا ئافرەتی بەڕێز بەس گوێی لەمە بێ بزانم مێردەکەت چۆن ڕێزل لێ دەگرێت چۆن خۆشی دەویت چۆن قەت خیانەتی هاوسەری لێ ناکا والله ژنت بەسەر ناهێنێ بەس خاڵی یەکەمت تێدا بێ یەکەمیان ئەحناه على ولد في صغره کاتێ منداڵەکان بچووکن ئەم پیاوە چاور دەکاتەوە بەڕاستی دایکێکی میهرەبانە بەڕاستی دایکێکی بەسۆزە
بەخوا دایکمان هەبوو منداڵی خۆی داغ دەکا بە ئاگر داخی دەکا بەردی پێدەکێشێ سۆندەی لێ دەدا لەشی شین دەکاتەوە بە تاکە نەعل پێدەکێشێ نا بەڕاستی دایکێکی میهرەبانە بۆ منداڵە بچووکەکانی مامۆستای ڕەوزەیە بەخوا دایک لە ماڵەوە دەوری مامۆستا دەبینێ دایەنگاکە لە ناو ماڵی خۆی دایەتی ناڕوا بۆ شوێنان و منداڵەکە بەرێ لە دایەنگە داینێ کە پیاوەکە سەیری دەکا مناڵەکانی ئەم لە ماڵەوە دایەنگەیەکیان هەیە ئەمە هەندایک نییە ئەمە مامۆستای ڕەوزەشە ئەمە مامۆستای مزگەوتە سەیرەکات چۆن مناڵەکانی فێری بیسمیلای نان خواردن ئەلحەمدولیلای دوای نان خواردن سەلام عەلەیکوم خوای گەورە پتان پارێزێ سوپاس بۆ خوا ئەستەغفیرڵڵا ئەم زیکرانە دەکا بەخوا مناڵ لە باوکەوە فێری نوێژ نابێ لە دایکەوە کە لەسەر بەرماڵەکە نوێژ دەکا مناڵەکان لە تەنیش دایکیانەوە کوڕ بنیان کچت بندەوەستن و فێری تاعات و عیبادەت دەبن تەماشا دەکا بەڕاستی خاتوونی ماڵەکەی هاوسەرەکەی مەلایەکە لە ماڵەوە منداڵەکانی فێری زیکر و ئەوراد و تاعات و عیبادەتێکی جوان کردووە لیان دەبێتە خوو لە گەورەیشدا ئەو منداڵانەی دایکیان تاعاتی پاک بێ دەم بە زیکر و قورئان بێ وەڵڵاهی منداڵی ساڵحیان لێ دەردەچێ هەل لە خۆوە واز لە نوێژ و حیجاب و ئەوانە ناهێنن بەڕاستی مامۆستای مزگەوتە تەماشا دەکا بەڕاستی دایکیان بەڕاستی خەمخۆرە بەدەستە پاکەکانی لە مەتبەخە بچووکەکەی خۆیدا خواردنیان بۆ ئامادە دەکا هەموو ڕۆژێ ماتۆر لەبەر دەرگانیە و بە پیتزا و بە لەفەی سەفەری و بە خواردنی خێرا و فاسفۆد مناڵەکانی دانەڕزاندون داخی گرانم ئافرەت هەیە ئەگەر ژەمێک خواردن حازرکە دوانی کەی بە سەفەری و بە دیلیڤەری و نازانم بە ماتۆڕ و بەچی بۆی دێ ئەویش خوا بەس دکتۆرەکان ئەزانن کە خوای پەروەردگار چەند فەرق و جیاوازی داناوە لە بینی خواردنێکی پاک و پوختی ناو ماڵی خۆت بەدەستی دایک ئامادە بکرێ و پێشکەش بە منداڵی بکرێ و چەند هەل لە ڕووی دەرونیەوە منداڵەکان ئاسوودەن کە دایکیان خواردنی بۆ حازر کردوون لەگەڵ ئافرەتێک کە لە دەرەوە خەریکە و کە دێتەوە بە ماندوێتیەکی لە فەیەکی ساد و سڕیان بۆ دێنێتەوە یان تەلەفۆن بۆ ماتۆڕە پیرە بکە و بابێ خواردنمان بۆ بێنێ ئیتر ئەمە هەر سۆزی تێدا نییە کە پیاوێک سەیرەکە دراوسەکانی خزمەکانی چۆنن هەموو خواردنیان فاسفوت و خواردنی خێرایە بەڵام ژنە میهرەبانەکەی ئەو لەبەر خاتری منداڵەکانی خەوی ئیسراحەت لە خۆی حرام دەکا بەدەستە ناسکەکانی خۆی خواردنیان بۆ حازرەکە و بە دەمیانەوە دەکا و یان خاتە بەردەم و فەرمویان لێ دەکا و سفرە و مێزیان بۆ دەڕازێنێتەوە ئەم ئافرەتەی زۆر بەلاوە گرنگ و گەورە دەبێ ئافرەتەکە دکتۆرە بەخوا دایکی ئێمە زۆر بەمان جەنابیشتان هەموو بیرتانە بە قۆڵن شێلان و بە قەنداغێک زۆربەی کات پێویستی من بە عادە و دکتۆر نەدەبوو ئەم دایکە دەوری دکتۆرێک دەبینێ بۆ منداڵەکانی لە ماڵەوە هەر توێزەبێ ڕان ناکە بۆ عادە و بۆ دکتۆر و تەلەفۆن بۆ دکتۆر بکە بەڵکو خۆی دکتۆرێکە لە ماڵەوە چیرۆک خوێنیانە کە پیاوەکە سەرنج دەدا وا کاتی خەوتن مناڵەکانی لە دەوری خۆی داناوە کتێبیان بۆ دەخوێنێتەوە چیرۆکیان بۆ دەخوێنێتەوە ئەزانی و چیرۆکانی منداڵی ئەگەر پەروەردەیی بن ئەگەر ئیسلامی بن ئەگەر تەندروست نووسرابن لە بواری کۆمەڵناسیدا پێشکەوتوو بن مناڵ هەرگیز لە بیری ناچێتەوە و پێی پەروەردە دەبێ ئەم پیاوە ماندووە لە دەرەوە بە ماندوێتی هاتوێتەوە بەڵام کە دیقەت دەدا پیاویش چاوی تیژە لە ماڵەوە ئەم ژنە بە سەلیقە دیان نیشتۆ بە دیان مناڵەکانیەوە بە چیرۆکی خۆش دایان خەوێنێ ناهێڵە لە کاتی خەوتنایەکی ئەنتەرنێتێک و مۆبایلێکیان پێبێ و خەریکی شاشە و خەد لێدان بن باڵکو بە چیرۆک بە نەسیحەت و ئامۆژگاری بە زمانی شیرین بە شەوشاد بە خواتان دەسپێرم خوای گەورە ئاگای لێتان بێ خەوێکی خۆش و پڕ لە ئارامی پیاو کەسی ئەم ژنە میهرەبانە دەکە لەگەڵ ئەم منداڵانەدا چ دایکێکی بەڕەحمە تخوا بزانێت چەند ژنەکەی خۆی لا گەورە دەبێ بەڕێزان پیاو تەماشا دەکا ئەحناه عەلا وەلەدین فی سیغەریه چۆن پشت و پەنای منداڵەکانیەتی چۆن مناڵەکە کاتێک کە دەکەوێ کە برینێک بەدەستیەوە دەبێ کە حەشەرەیەک پێی هەڵدەگەڕێ کە لە کۆڵانە مناڵەکە ئازاریەدا ئامێز بە دایکیدا دەکاتەوە چۆن دایکی بە پشت و پەنای خۆی دەزانێ پیاو بەمە زۆر دڵخۆش دەبێ پیاو کاتێک کە تەماشا دەکا دایکی منداڵەکانی چەند بە ڕێز و بە حرمەتە منداڵەکانی فێری ڕێزی باوکیان دەکا پیان دەڵێ ڕۆڵەکانم مناڵە چاوگەشەکان کە باوکتان هاتەوە لە شوێنی خۆتان دامەنیشن کە باوکتان سڵاوی کرد لەبەری هەڵسن وەڵامی سڵاوەکەی بدەنەوە ئاوی بۆ بەرن شەربەت و چای پێشکەشکەن باوکتان لەسەرەوەی مەدیزدانێن قاستان درێژ نەکەن بەرامبەر بە باوکتان کە باوک سەیری ئەم پەروەردە جوانە دەکا
کە ئەم دایکە میهرەبانە چۆن منداڵەکانی فێری ڕێزی ئەم باوکە کردووە. بەخوا پیا و کاتێ لە ماڵە لە لای منداڵەکانی بەڕێز دەبێت کە دایکیان لەگەڵ باوکیان بەڕێز و حرمەت بێ. هەروەها ڕێزی میوانیان فێر دەکا. مناڵە شیرینەکانم کە میوانمان هات نابێ هار و هاجی بکەن، ئەبێ ڕێزی میوان بگرن، بە خێراتنی بکەن، بێدەنگ دانیشن، گوێ بۆ قسەکانیان بگرن، فێری وشەی جوان بن کە ڕۆیشتن پێڵاوەکانیان بۆ دانێن، بە حرمەتەوە خواحافیزیان لێ بکەن. ڕێزی مامەکانتان، ڕێزی خاڵتان، ڕێزی پورتان، ڕێزی خزمەکان بگرن، پیرۆزباییان لێ بکەن، لە مناسبەتەکاندا لە جەژنەکانە جەژنە پیرۆزیان لێ بکەن، تەلەفۆنیان بۆ بکەن. ئیتر ئەمە هەمووی دەوری دایکە. ئەحناه على ولد في صغره. ئای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی پیاو چەند دڵخۆش دەبێ بەوەی کە دایکی منداڵەکانی ئاوا میهرەبان بێ، ئاوا کۆمەڵێک دەور دەبینێ لە ماڵەوە بۆ منداڵە چاوگەشەکانی. بەڕاستی ئەم ژنە زۆر گەورە دەبێت لەبەر چاوی پیاوەکەیدا. دووەمیان وأرعاه على زوج في ذات يده. کاتێک کە پیاو دەستی تەنگە، دەستی کورتە، دەستی ناڕوە، ئەم ژنە زۆر میهرەبانانە ڕەفتاری لەگەڵ دەکا. لە کاتی دەستەنگیدا لە بواری ئابووریدا مراعاتی هەستی مێردەکەی دەکا کە نیەتی. چونکە زانایان دەڵێن ناخۆشترین هەستی پیاو ئەوەیە هەست بە بێدەسەڵاتی بکە. ئای پیاو چەند ناڕەحەت دەبێت کاتێ ژن و مناڵ داوای شتێکی لێ دەکەن، بێدەسەڵاتە لە ئاستی بەدیهێنانیاندا، پێی ناکرێ، زۆر هەست بە زەلیلی خۆی دەکا. خوشکی بەڕێزم بەکەم ڕازی بە، چاو لە ژیانی خەڵکی تر مەکە، بە تایبەت لە دووشتا. خوشکانی بەڕێزم، ئەم نەسیحەتەی براتان لە مینبەری پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم تکاتان لێ دەکەم لە مزگەوتەوە وەرگرن. یەکەمیان هەرگیز لە لای مێردەکەت مەڵێ مێردی خوشکم ئەوەی بۆ کڕیوە و ئەوەی بۆ کڕیوە و ئاوا بۆ خوشکم دەکا. پیاو بەمە زۆر ناڕەحەت دەبێ. قەت باسی مێردی خوشکەکانت مەکە. دووەمیان قەت مەڵێ براکەت ئەوەی بۆ براژنەکەت کرد، لەبەر خاتی براژنەکەت بزانە چیەکە، چی بۆ کڕیوە، زێڕی بۆ کڕیوە، جلی بۆ کڕیوە، ماڵی بۆ گەڕیوە، سەفەری پێکردووە، سەردانیان کردووە، سەیرانیان کردووە. قەت باسی براژنەکانت مەکە، باسی براکانی مەکە و بەراوردی مەکە بە پیاوەکەت. چونکە نەمێردی خوشکەکانت، نەمێردی براژنەکانت برای پیاوەکەت هەریەکان بەراورد ناکرێن بە پیاوی تۆ. هەریەکان بار و دۆخی ئابووری و ژیانی کۆمەڵایەتی و کۆمەڵشتی تایبەتمەندی خۆیان هەیە. پیاو بەم بەراوردکردنە ناڕەحەت دەبێت لە دەستت. بۆیە ئاگاد لێبێ چاو لە ژیانی خۆت بکە، نەک خەڵکی تر. چونکە داواکاری زۆر بەردەوام ژن هەر داواکاری بە بۆڵە بۆڵ و ڕێز نەگرتنی هەست و شعوری مێرد وا دەکا مێردەکەت لێت بێزار بێ. یەکسانە بە بێزاربوون. کە مێرد لێت بێزار بوو بڕواتان هەبێ باجەکەی دەدەی، باجەکەشی خوا پەناماندا ئاخرەکەی جیابوونەوەیە. خۆت خوشکی بەڕێزم باجەکەی دەدەی، کەس باجی نادا، خۆت باجیەکەی دەدەی و ماڵ و منداڵت سەرگەردان دەکەی و خۆشت سەرگەردان دەکەی. کەواتە خاڵی دووەم بۆ ئەوەی کەوا لەبەر چاوی مێردەکەتا گەورەبی بە قەناعەت بە. ئوموری ئیداری ماڵ ئەگەر داهاتێکی کەم پیاو پەیدا بکە بە ژنی بە سەلیقە بەڕێوە دەچێت. قەت زیادە مەسرەفی مەکە، قەت پەنا بۆ قست و قەرز مەبە، قەت ژیانی خۆتان بەراورد مەکە بە ماڵی خوشکەکانت و براژنەکانت و ماڵی براکانی هاوسەرەکەت و خزم و کەسوکار و هاوڕێکانی دایرەت. خۆت بەراورد کە بە خۆت. داهاتی کەمی هەبوو تۆ ئەوەندە بە سەلیقە و زیرەک بە شتێکیشی لە پاشەکەوتکە و بە ژیانێکی مامناوەندیش گوزەران پێ بکە. بەڕاستی تۆ وەسفی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەتگرێتەوە. بە ئاگادار بین، بە ئاگادار بین. ئەگەر ئەم دوو خاڵە لە هەر ژنێکە هەبوو وەڵڵاهی بینی ئەم ژن و مێردە زۆر خۆش دەبێ و پیاوت بەس چاوی لەسەر ئەم دوو خاڵەی هاوسەری دەبێ و هاوسەری خۆی بە هەموو دنیا ناگۆڕێتەوە. پەیام بۆ ژن و مێرد بەیەکەوە. پەیاممان هەبوو بۆ پیاو لەگەڵ ژنەکەیدا بۆ خوشکی بەڕێزم لەگەڵ مێردەکەتدا. ئەمجا پەیام هەیە بۆ هەردووکتان چی بکەین بەیەکەوە. یەکەمیان گرنگی بەشتی گەورە بدەن. دایمە گرنگی بەشتی گەورە بدەن. ژن و مێردی گەورە خاوەن مەبدە و بیر و باوەڕ بەردەوام باسی ئەوە دەکەن پیاوەکە وەرە بە سوڕەتێکی قورئان لەبەرکەین، پیاوەکە وەرە با بڕیار بدەین ئەم مانگە شەو نوێش بکەین، دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژوو بین، ڕۆژە سپیەکانی مانگ بە ڕۆژوو بین. ها باسی ئەمانە دەکەن. شتی گەورە، پرۆژەی گەورەمان هەیە بۆ دنیا و قیامەتمان. پیاوەکە گە بۆمان گونجال لە مانگێکە جارێک بەشداری دەرسی مامۆستا فڵان کەس بکەین لە فڵان مزگەوتاکە بۆ پیاوان و ئافرەتان هەیە.
بە یەکەوە سەیری فیلمێکی بنیادنەرانە کە فێری ژیانێکی هاوسەری ڕێک و پێک و وتەی شیرینمان دەکات با بە یەکەوە دانیشین دەست لە ملانی یەکتر چەرسێک چایەکمان قاوەیەکمان دەبێت دەما بێ و سەیری ئەم بابەتە شیرینە بکەین ئەمە شتی گەوران لە بینی ژن و مێردا خەریکی ئەمە بن بەڵام ژن و مێردی بچووک خەریکی چییە وڵا فڵانی یوتوبەرە حەزی لە فڵان خواردن بۆ و ئەڵەن مەطعمێک لە فڵان شوێن کراوەتەوە و تۆ هەر بەدوی ورکتەوەی ئەمە شتی بچووکن ئەمە بۆ خەڵکی بچووک باشە فڵان تیکتۆک چییە ئەڵەن ئاوایە و فڵان یاریزانە ئەوەندە گۆڵی کردو و یاری ئەم شۆ فڵان کەس و فڵان کەسە با بە ئەمانە بۆ ئەهلی ئیسلام بۆ خەڵکی مەبدەئی وەکو جەنابتان بەخوا ناشێن بەردەوام بە ژن و مێرد زۆر باسی توێشووی قیامەت بکەن پیاوەکە ژنەکە وەرە با بزانین بەرنامەیەک دانین بۆ قیامەتمان وا دنیاکەمان ڕۆی بەخوا دنیای هەمومان هەڕۆی خەوێکە و بەسەر دەچێت خۆش بە حاڵی ئەو ژن و مێردەی کە بەس دەوامبیری لای قیامەتە ئەم خۆش گوزەرانی ئێستاشمان پیاوەکە بەڵکو خوا بە عیبادەت بۆمان بنووسێ با توێشەبەرەی قیامەتمان بێ ئەی ژن و پیاوەکان کاتان لێ دەکەم بەردەوام مەبدەئی بژین بۆ شتی گەورە بژین پاڵەوانی مەیدانی ئیسلامەتی بن قەت خۆتان بە شتی بچووکەوە خەریک مەکەن ژیانتان بە چاوەڕێکەری بچووکی خەڵکی بێمەبدەئی فاشیلەوە بەدوی ئەم و ئەو مەکەون بۆ خۆتان بژین بۆ خوای پەروەردگاری خۆتان بژین بۆ ئیسلامەکەتان بژین هەر ئەم دینی خۆیانمان بۆ دەمێنێتەوە لە قەبر و قیامەتی خۆماندا دەتوانین ئێستا هەموو ساتەکانی ژیانی ژن و مێردایەتیمان بکەین بە عیبادەت دووەمیان ئەی ژن و مێرد هەردوولاتان هەمومان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاریمان دەکات لە فەرمودێکە کە ئیبن حیبان ڕیوایەتی کردووە و شێخ ئەلبانی دەفەرمێت صەحیحە دەفەرمێت لە بەشێکی فەرمودەکەدا ئیذا ئەسەئتە فەئەحسین سەیری وشەکانی پێغەمبەرکەن صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی ئەو ڕابەر و مامۆستا و پێشەنگە بێ ئیذا ئەسەئتە فەئەحسین ژن و مێرد هەڵە دەکەن بەرامبەر یەکتر قەت ژن و مێرد نابێ وابزانن بە حیاتی ژنەکەت وشەیەکی نابەجێ لە دەمی دەرناچێت ژنێک وابیر بکاتەوە لەو هەموو ساڵەی تەمەن و شەو و ڕۆژ بەیەکەوە بووندا پیاوەکەم وشەیەکی کاڵ و تاڵ لە دەمی دەرناچێت نا ئیذا ئەسەئتە بەخوا تۆی ژنیش هەڵە دەکەی نابەجێش دەڵێ هەنگاوی نادروستیش دەنەی پیاوەکە تۆش وە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو فەعتەزیر سەیری وشەکان کەن چەند بەهێزن نەیفەرموو داوای لێبوردن دەکەم چونکە داوای لێبوردن دوو سێ جار خۆشە دوایی دڵە کورت جا مردم ئەوەندە داوای لێبوردنت کرد نە فەئەحسین لە زیاتی داوای لێبوردن چاکە بکە بە شوێنیدا وەرو هەختێ هەڵەت کرد بەرامبەر بە هاوسەریشیانت بەبێ ئەوەی بڵێ داوای لێبوردن دەکەم بڕۆ چاکەیەکی لەگەڵا بکە دڵت بریندار کرد و بە عەمدی نەبوو قسەیەک لە دەمت دەرچوو بە دوو قسەی جوان قەرەبووی بۆ بکەوە هاوسەری بەڕێز ژنی بەڕێز بە وشەیەک دڵی مێردەکەتت عەزێتدا ئەرکێکت ڕانەپەڕاند و دڵی ناڕەحەت بوو بەبێ ئەوەی بڵێ داوای لێبوردن دەکەم دوو کردداری جوانی نیشاندا دڵەکەی ئارامکەوە و دڵی خۆشکە و لاپەڕەکۆنەکەی پێلاوە ئیذا ئەسەئتە فەئەحسین کاتێک خراپت کرد چاکەی بە شوێنا بکە بە چاکە بە ئاوی چاکە ئەم پیسێ بشۆوە نەک هەر داوای لێبوردن داوای لێبوردن بەڵام کردارەکان شەو ڕۆژ دیسان دووبارە ببنەوە لێ دووە ڕز دەبێ هاوسەرەکەت خاڵی کۆتایی و خاڵی سێم بەڕێزان ئەوەیە لە ڕۆتین دەرچن دووبارە بوونەوە ژیان ناڕەحەت دەکا سروشتی چاوی مرۆڤ وە گوێی مرۆڤ ئەوەیە کە هەمیشە ئەم ماڵی وەک خۆی بینی هەمیشە هەمان قسەی گوێ لێبوو بەڕێزان ماندوو دەبێ دڵی ماندوو دەبێ چاوی ماندوو دەبێ بۆ نمونە ناوبەناو ژنی بە سەلیقە و ژیر کەم بێت مێردەکەی دێتە ماڵەوە هەر قەنەفەی ئەم بەری بردوۆتە ئەو بەر کتێبخانەکەی بچووکەکەی لەم بەری هێناوەتە ئەو بەر شوێنی گوڵەکەی لەم سوچە بردوۆتە ئەو سوچە گۆڕانکاریێک لە ماڵەکەدا پیاوەکە کە دێتەوە سەیر دەکا ماڵەکەی جاران نییە یەکسەر دڵی ڕۆشن دەبێ یەکسەر وە زانێ خانوویەکی تازان کڕیوە خۆ هەمان کەلوپەلە خۆ هەمان ماڵی جارانە خاتوونی ماڵی بە سەلیقەی وەکو ئەم خوشکە بەڕێزانم هیچیشیان سەرف نەکردووە تەنها شێوازی ماڵەکەی گۆڕیوە تەنها دیکۆراتەکانی تۆزە دەستکاری کردووە با ماڵەکەت دەوڵەمەند نەبی با ژوورێکی بچووک بێ بەڵام پەردەکان جاری وە ئاڵوگۆڕکە دەکرێت پیاوی بەڕێزی جارجا بۆی ماڵەکەی ئاڵوگۆڕ پێ بکە سپی بۆ بیکا بە کاییەک کای بوو بیکا بە سپیەک با نوێبوونەوەیەک بە مەسرفێکی زۆر کەم بە ماڵەکەتەوە جاروبار دیار بێ با چاوەکان وەڕز نەبن دەکرێت نوێبوونەوەمان هەبێت لە ژیانی هاوسەریدا بۆ تۆ خاتوونی بەڕێز حەد یەک جلو بەرگلەوەتی هەی مەکسێکی فڵان ڕەنگل لە بەرایە
ئەو هەموو ڕەنگەی کە خوا دایناوە بۆ ماڵی خۆشتە بۆ چاوی مێردەکەتە هەمووی حەڵاڵ و مەحرەم نادبینێ دەی با هەر جارە ڕەنگێکت لەبەرا بێ با هەر جارە شێوازی دوورینی مەکسیەکەت جیاواز بێ مادام بۆ مەحرەمی خۆتەوە بۆ حەڵاڵی خۆتەوە نامەحرەم نادبینێ خۆ شەرعیان دروستە با ئاڵگۆڕ لە ڕەنگەکانە هەبێ با چاوی مێردەکەتە لەو ڕەنگە نەبینێ لەبەرتە لە جۆری خواردنەکاندا ئافرەتی وەمان هەیە لەوەتی هەیە بەش لەو برنج دەزانێت فاسۆلیا و برنج هەموو ڕۆژێ هەرەو بەزمەیە ئەم هەموو خواردنەی کە پەروەردگار دایناوە ئەو هەموو خواردنەی کەوا داپیر و دایانی ئێمە لە قەدیما کردویانە خواردنە فۆلکلۆرە کوردیە تەندروستەکان زیندووکەوە چەند خۆشە کە مێردەکە دێتەوە هەر تەوەقوعی نەکردو ئەم خواردنە فۆلکلۆریە کوردیە جارشکە لە ماڵەکەیدا لێنراوەتەوە بە هەر لەسەر یەک جۆری خواردن بەردەوام مەبە لەسەر بۆی قژت بە هەر یەک ڕنگ نەبێ لەسەر ستایلی بڕینی قژت کوردکردنەوەی کە بۆ ئافرەت حەڵاڵە ئەگەر لە سنووری شەرعا بێ لە شوێنێکی گونجا و شەرعیدا کردی بێتی با مێردەکەت بە ستایلی قژەکەت بە ڕەنگی قژەکەت جارشکە هەست بە گۆڕانکاری بکە ژنەکەی نوێ بۆتەوە نەک لەوەتی هەیە هەر تۆ وەکو خۆت بینیوە هیچ گۆڕانکاریەکەت پێوە دیار نەبووە بۆ خەڵکی مەکە بۆ دەرەوە حرام مەکە چاوی خەڵکیش گوناهبار مەکە خۆشت تاوانبار مەکە بۆ مێردی خۆت لە ماڵەوە خۆت بگۆڕە بە ستایلی تازە و نوێ بۆ پیاویش شێوازی جلوبەرگت بگۆڕە ڕەنگی جلوبەرگت بگۆڕە ستایلی قژت بگۆڕە عەترەکانت بگۆڕە بە هەندێک گۆڕانکاریت پێوە دیار بێ لەبەر چاوی هاوسەری ژیانتدا ئەگەر زانیت کە هاوسەرت هەز بە مەلل و بێتاقەتی دەکات دەنوکتەیەکی بۆ بژێڕەوە قسەیەکی خۆشی بۆ بژێڕەوە شێخ عەلی تەنتاویەکێکە لە بانخوازان و پیاوە ناودارەکانی ئیسلام باسی کەسێک دەکا ئەڵێ هاوڕێیەکم هەبوو کابرایەکم دەناسی بەردەوام شعور و هەستی ژنەکەی بەوە ڕادەگرت کە دەیزانی بێتاقەتە شتێکی بۆ دروست دەکرد حیکایەتێکی دروست دەکرد و دەیهێنایە پێکەنین وتی بۆی جەڕام وتی جارێکیان چوومە ماڵەوە هەز دەکەم خێزانم بێتاقەتە بەخوا لە هیچی کەم نییە خواردن هەیە لە ماڵەوە جلوبەرگ هەیە پارە هەیە بەڵام فەقیرە لە چوارچەوەی ژوورێکە و بەتایبەتی تازە مناڵیان نییە و سەرەتای هاوسەرگیریە ژن بێتاقەت دەبێ خۆ ناشکرێ هەموو ڕۆژە بچێت لە بەدەرگا دانیشە بە ناشەرعی و ناشکرێ هەموو ڕۆژە هەر تەلەفۆن و بۆ ماڵی باوکم و ئەوانە ئەو کاتێککە تەلەفۆنیش دیارە نەبووە شێخ عەلی تەنتاوی دەڵێ ئەو هاوڕێم وتی ئەو ناسیاوەم وتی ڕۆژێکیان چوومە ماڵەوە هاوسەرم بێتاقەتە بۆ ئەوەی بێتاقەتەکەی بڕەوێنمەوە جەوێکی خۆشە هاوتم لەو ڕۆتینە دەرچن کە لە ماڵا هەیە خێرا ڕام نەکرد دەم و چاوم پشۆم بچم بۆ خۆم لە سەسی سەمەگلەی بخۆم بڵێم دادیش پیا ئافرەت ئاوێک چایەک بێنەوە هەر وەکو جاران ئەم جارە کە زانیم بێتاقەتە وتم با جاوەکە بگۆڕم هاتم وتم ئافرەت ئازارێک لە قاچما هەیە وتی خوانەکە یەکسە ژنەکە گۆڕا جەوی گۆڕاوتی چۆن وتم ئازارێک لە قاچما هەیە قاچم بەرز کردەوتم ها شوێنی ئازارەکە شوێنی ئازارەکە ئەوەتا کۆبەتەوە لە پەنجە بچووکی قاچما وتی جێی با بڕین بۆ لای دکتۆر با بچین فەحسێک شتێ بکەین وتم بەخوا لەسەری خوێندومەتەوە گۆڤاری زانستی پزیشکیم هەیە هاوڕێی دکتۆرم هەیە ئەڵێن ئەمە نەخۆشیەکەیتر خۆ ڕەحممان پێ بکە خوا شیفام داوتی چییە وتم ئەوەیە ئێسکی پەنجە بچووکەکەم لە ناو گۆشتایە بە گۆشت داپۆشراوە وتی ئەی هاوار خوا بکەم عەمەلیات و نەشتەرگەری نەوێ پیاوەکە با ئیهمالی نەکەین با تەلەفۆن بکەین بۆ فڵان دکتۆری ناسیاوە من براکەم دکتۆر دەناسێتر مشەوەش بوو وتم وەرە هەی خۆشەویستم من دەڵێم پەنجە بچووکەکەی قاچم ئێسقانەکەی لە ناو گۆشتایە ئێ تۆ سەیری قاچم کە و سەیری قاچی خۆشت کە هی مرۆڤەکان هەمووی وایە ئەم ئێسقانن لە ناو گۆشتایە لە ناو گۆشتا داپۆشراوە ئەڵێ وتی ئەی هەوار بوو بێعەقڵی من چۆن هەستم پێ نەکرد دەستی کرد بە پێکەنین بۆ دراوسەکانی جێڕابەوە بۆ براژنەکانی ماڵی دایکی جێڕابەوە مانگێک زیاتر ئێمە بەس بەوە پێدەکەنین ئەم پیاوە چۆن منی هین کرد و خەریب و دڵم بتۆقێ خەریب چیم بەنا بۆ دکتۆر بەرین وا دروستی کرد بوو کە بڕوان پێکرد بیرم لەوە نەکرد بۆ ئێسقانی پەنجەی قاچمان هەمووی لە ناو گۆشتایە دەکرێت جاری وایە تۆش نوکتەیەک بژێڕیتەوە بۆ هاوسەرت جەوەکەی پێ بگۆڕی و چەند هەفتەیەکیش بەم قسە خۆشە پێ بکەن و ببێتە یادەوەریەکیش لە ژیانتاندا بۆیە ئەگەر ژن و مێردەکان من دڵنیام ئینشاءالله خوا لێمان قبوڵکە ئەم وتارە گوێگرتنی دووبارە گوێ لێگرتنەوەی و لە هەمووی گرنگتر کار پێکردنی لە ژیانی ڕۆژانەماندا وەڵڵاهی گرفتی نێوان زۆرێک لە ژن و مێردەکان لادەبا یا ربی خوا ڕەحممان پێ بکەی بە گەورەی و ڕەحمەتی خۆت لە ئیسلام باشتر شارەزامانکەی بە قورئان ئاشنامانکەی بە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ڕێبازەی کە تەنها ڕێبازی سەرفرازی مرۆڤە خوایە ئاشنامانکەی پێی کاری پێ بکەین لەسەر ئەو ڕێبازە پیرۆزە بین شیفای نەخۆشەکانمان بدەی یا شافی یا ئەڵڵاه دڵی خەمبارەکانمان خۆشکەی ئەو کەسەی کە دڵەکان تەنها بە تۆ دەکرێنەوە بە تۆ خۆش دەبن
ئەو ژنومێردانەی بەیەکەوە ئاسوودە و ڕێک و پێک و میهرەبانن یا ڕەبی خوا زیاتر بەرەکەت بخەیە نێوانیانەوە ئەوانەی ناکۆکن بەم وتارانە بە وشەیەکی خێر کە دەیویستن یا ڕەبی ئیسلاحی حاڵیان بکەی ئەولادمان ساڵحکەی کچەکانمان سالیحەکەی منداڵەکانمان لەگەڵ ڕۆڵی هەموو مسلمانان خوا بە ئاواتی خۆیان بگەێنی ئەو کەسانی منداڵیان نییە یا ئەرحەم الراحمین بە میهرەبانی خۆت بە بەخشندەی خۆت یا ڕەبی خوا ئەولادی ساڵحیان پێ ببەخشی کوردستانمان سەلامەت کەی لە دەستی ناران بە دوورمان کەی لەناو خۆماندا تەبا و خۆشەویستمان کەی خواناز بین دیندەری بە حەق بین پەروەردەی مزگەوت بین لە بێدینی هەموو لایەکمان بە دوور بین آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.